بەپێی پێوەر و بنەما زانستیەکان پاشەڕۆ و پاشماوەی نەخۆشخانە و نۆڕینگە و بنکە تەندروستیەکان دەبێت بە جۆرێک لەناو ببرێن کە زیانی تەندروستی و ژینگەیی بە ناوچە ئاودانەکان نەگەێنێت و لە کوورەی تایبەتدا بسووتێنرێت. بەڵام بەپێی زانیاریەکانی لیژنەی نەخۆشخانەکان لە فەرمانگەی ژینگەی سلێمانی پاشماوەی زۆرێک لە نەخۆشخانەکانی شار بەپێی ڕێنمایی لەناو نابرێن و ئەو پاشماوانە بوونەتە هۆی پیسکردنی ئاو و ژینگەی دەوروبەری سلێمانی بەتایبەت چەمی تانجەڕۆ. ئەوەی کە چین تەنها چەند نەخۆشخانەیەک سوتێنەریان هەیە بۆ سوتانی پاشەڕۆی پزیشکی. باقی ئەوکانیکە تەنانەت جیاکردنەوەی پاشەڕۆی پزیشکی لە ئەهلیشیان لە ئاسایشیان نییە. هەمویان بە شێوەیەکی عام ئەکرێتە ناو 100 و دواتر کۆمپانیایەک بۆیان فڕێەیە فڕاتە تانجەرۆ منەڵم تانجەرۆ بەس ئەچین بۆ هەر شوێنێک ئەڵێ ئێمە کۆمپانیا هەیە ئەیبات و ئەیسووتێن لە مەحرەقەیانی ئەچین مەحرەقەکە مەحرەقە ئەڵێ مەحرەقەی تانجەرۆ چین تە مەحرەقەی تانجەرۆ قسەمان لەگەڵ ئەنا کردووە ئەڵێت ئێمە بە هیچ شێوەیەک لیان وەرناگرین چونکە ئەمان ئەوێ بە کتاب بێنن کتابی حکومی ئەمانش ئەهلین و هیچ کتابێک حکومیان پێ نییە چین و قسەمان لەگەڵ ناکردو بە هیچ شێوەیەک ئەوان لیان وەرناگرن کەواتە ئەمە هەمویان بێ کە ڕەفڕێ ئەدرێتە تانجەرۆوە ئەو پیسەکات خاک دواتریش ڕاتە خوارەوە بۆ ئاوی ژەرزەی. تا ئێستا هیچ نەخۆشخانەیەک لەلایەن فەرمانگەی ژینگەی سلێمانیەوە لەسەر فرێدانی پاشەڕۆکانی سزا نەدراوە لە کاتێکدا فرێدانی پاشەڕۆ پزیشکیەکان جگە لەوەی زیان بە ژینگە دەگەێنێت دەژبێتە هۆی گواستنەوەی نەخۆشی بەتایبەت بۆ ئەو کەسانەی ڕۆژانە لە نێو خۆڵ و خاشاکی تانجەڕۆ بۆ کەلوپەلی فرێدراو دەگەڕێن. ئەگەر ڤایرۆسێکت هەبێ لەسەر ئامێرێکی پزیشکی لەسەر نەشتەرێکی نەشتەرگەری ئەبێ ئەوە بە شێوەیەک تەعاملی لەگەڵ بکرێت دوور لە ژینکە بکرێتەوە دوور لە شوێنی کۆمەڵگەی گشتی بکرێتەوە بتەعاملی لەگەڵ بکرێت جا بە سووتاندنی بێ جا بە دوورخستنەوەی بێ جا بە ڕیسایکل بین کە بەداخەوە ڕیسایکلمان نییە ئێمە بەو شێوەیە تەعاملی لەگەڵ داکرێت بەڵام بە شێوەیەکی گشتی ئێستا لەم ڕۆیە دکتۆریش خۆی زۆر گرنگە ڕۆڵێکی گرنگی هەیە. بەشێک لە نەخۆشخانەکان هەر لە شوێنی خۆیاندا کەرەسە و پاشەڕۆ پزیشکیەکانیان دەسووتێنن بەڵام بە وتەی ژینگەی سلێمانی ئەوەش ڕێگەیەکی سەلامەت نییە و دەبێت کەرەستەکان لە شوێنێکی دوور لە شارەکان لەناو ببرێن و کوورەی تایبەت دابین بکرێت کە تا ئێستا نە حکومەت و نە کۆمپانیای کەرتی تایبەت دابینیان نەکردووە بۆیە لە پێناو سەلامەتی ژینگە و تەندروستی هاوڵاتیاندا دەبێت پاشەڕۆ پزیشکیەکان بە شێوەیەکی دروست لەناو ببرێن تا نەم نەگرفتێکی نێومەترسی لەسەر تەندروستی هاوڵاتیان دروست بکەن. ڕەمیا ڕوسمان کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.